هاوای من استافی ئێوارە 24تان لەبێت ئەمڕۆژ بە کۆمەڵێک بابەتی تری هەمەجۆر لە ئێوارە 24ێکی ترەوە لەگەڵتان. لە سلێمانی خانەوادەیەک زیاتر لە 1 سەدەیە کاری دروستکردنی شیرینەمەنی دەکەن. قاوەچیەک لە بازاڕی ئاکرێ بە شێوازێکی کۆن قاوە دەفرۆشێت. خواردنی هیندی لە هەولێر خواستی زۆری لەسەرە. یەکێک لە خانەوادە دێرینەکانی شاری سلێمانی ماوە 1 سەدەیە کاری دروستکردنی شیرینی دەکەن و 90 دوایینەوە پارێزگاری لەو کارە دەکەن و بەردەوام دەبن لێی. ئەم شیرینیە بەهۆی تایبەتمەندی لە دروستکردنی مێژوویەکی کۆن و دیاری لە شاری سلێمانی هەیە و هەروە ئەوان لە دروستکردنی شیرینیدا جگە لە هەنگوین هیچ شتێکی تر بەکار ناهێنن و بە هیچ جۆرێکی شەکر بەکار ناهێنن. هەرەمەش وای کردووە کە شیرینیەکانیان تایبەتمەندیەکی زۆری بەخۆی هەبێت. لێرە دوو جۆر شیرینیمان هەیە، شیرینێکیان بە بستەیە، شیرینی تریشمان هەیە بە گوێزە. ئەم دوو نوعەمان هەیە کە ئێمە لێرە پێکاتەکان تەنها هەنگوین بەکارێنین، بە هیچ جۆرێک شەکر بەکار نایە لە شیرینەکانمانە. ئێمە لێرە پاقلاوەمان هەیە، برمەمان هەیە، شەعریە، لوقمە پاشایی کەمانە هەمووی تایبەت بە خۆمانە. تەنانەت ئێمە مەحەلەبەکانیشمان هیچ جۆرە شەکرە بەکار ناهێنین، تەنها هەنگوینە. کات پێکاتی هەموو شیرینەکانمان مەحەلەبەکانمان هەنگوینە، تەنانەت ئێمە لێرە کونافەمان هەیە بە خەڵوز، کونافەکەش بەر بە هەنگوین دروست دەکرێت. ئێمە لە هەردوو ڕۆکەوە گرنگیمان پێیاوە لە ڕۆی هەم تەندروستیەکەوە هەم تامەکەشەوە، چونکە ئەو هەنگوینی کە بەکاری هێنین هەنگوێنی ئەسڵیە، تەنانەت هەنگوینەکەش ئەوە نیە بڵێن ئادیان شەکری لەگەڵا بەکاراتوە. هەنگوینەکەمان ئەسڵیە، گرنگیمان بە هەردوو لایەنەکەیەوە، لایەنی تەندروستیەکە هەم لایەنی پێکاتەکەی و تامەکەشی. ساڵی 1970 باپیرم ئەم سەنعەتەی هێناوەتە شاری سلێمانیەوە. سەرەتا دوکانی لەبەر خانەقا هەبووە، با بڵێن هەر بنەماڵەکەش هەر لە چوارباخا بوون. سەرەتا خۆی کاری تیا کردووە و کوڕەکانیشی هاوکار بوون لەگەڵیا و لە دوکانەکە ئیشان کردووە. پاشان ئەم سەنعەتە بۆ کوڕەکانی جێماوە و پەریان پێیاوە و هەتا ئەم دەقەیە ئیتر بۆ نەوەکانی جێماوە تا ئێستا پارێزگاریمان کردووە لەم سەنعەتە. ئەوەی کە با بڵێن لە دەمی ڕەحمەتی باوکمەوە یان لە دەمی مامەکانمەوە ئەیبیستین، با بڵێن ئەو سەردەمە سەردەمێکی دوور و درێژە لە تەمەنی ئێمانە بۆ، بەڵام وەکو باسەکرێت کابرایەکی حەلەبی لە حەلەبەوە هاتووەتە کوردستان. باپیرم سەنعەتەکە لەمەوە فێر بووە، لەو کابرا حەلەبیەوە فێر بووە. پاشان حەلەبیەکە گەڕاوەتەوە بۆ وڵاتی خۆی و ئیتر باپیرم پەرەی بەم سەنعەتەیەوە. وەکو کوڕەکانی ئەتوانم بڵم کوڕەکانی هەموو سەنعەتەکەیان زانیوە، بەنسبەت نەوەکانیشەوە ئەکرێ بڵم نیوە زیاتری ئەم سەنعەتە ئەزانێ، ینی چۆن بڵێ وەکو شتێ هەموو لە ناڵێەوە لەبەردەستی باوکمانە هەموو فێر بووین، هەموو نەوەکانی ئەم سەنعەتە ئەزان. مادەم شەکر نییە و هەنگوینە پێدەچێت شیرینیەکی تایبەت بێت.
ئەم جارەیان لە نێو بازاڕەکانی ئاکرێ هاوڵاتیەک بە شێوازی کولتوری و کۆن قاوە دەفرۆشێت. قاوە چیەکە باسیەوە دەکات کە کارەکەی بەڕادەی قورسی و زەحمەتێکی چێشی بێدەبەخشێت. هەروە باسیەوەش دەکات کە ناتوانێت دەستبەرداری کارەکەی ببێت چونکە زیاتر لە 28 ساڵە لە ڕێگەی ئەم کارەوە بژێوی ماڵ و خێزانەکەی دابین دەکات. ناوی من ئەنوەرە ئەس شوێتکەمە بە 28 ساڵە بێ قاهوێ فروشم تشتێکی فولکلۆری عێراقیە بە ناف عەرەبە گەلێکی زۆرە مەسەڵەن سووریا و ئوردن و سعودیا شتێ هەی بە 3 ساڵە نوتەس لێرە و ژیانێکی ئاعتیادیانی بخۆڕێت بەمانی ئایلە خۆ خوددان کەم. شبیه چیت کم باش کلی نموتیل مقازان که داتا سپیده سپیدهش وقتی تیم یا حاضره بس تازی بیا سال بیا با ده حاول که مقازان کادی کدا اول بنید میته و وکی رمله استخدام نکم دا قهوه صافی بیتن و چطور که فلکلور ناف ملت مذهبی تن بچته یعنی همه دولتایی تن عربی طبعا باش هم چطور نداری ناف من ناف کردستان ما پیش یعنی عالمه که راضیه یا جوان و باجری دا باجر زوقت کبیتم چک اشتاق بصبره يعني عالم خدای و نشم بطال کردن شده طبعا. ئەگەر دنیای ڕێمان کەوتە ئاکرێ ئەو بە دڵنیاییەوە دەچین و ئەم قاوەیە دەخۆینەوە. پیاوێکی خەڵکی گەرمیان لە وەرزی دروێنەی ئەم ساڵدا لە گەرمیانەوە هاتووەتە دەشتی شارە زۆر وەروە لەوێ بە دەڕاستەکەی گەنم دەدورێتەوە. ئەم ساڵ کاتی درێنە کەوتوتە ناومانگی ڕەمەزان و پلەکانی گەرماش بەرزە. هە لەبەر ئەوەشە جگە لە ڕۆژ شەویش بە دەرفەت دانراوە تاکو بەردەوام بن لە درێنەی گەنم. بێجگەلەوەش ئامۆژگاری جوتیاران دەکات کە بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما ترسی ڕووداوی نەخوازیاریان هەبێت وەکو ئاگرکەوتنەوە بۆیە بە هیچ جۆرێک درێنەکردن دوانەخن و لە کاتی خۆیان ئەنجامی بدەن. لە زمانی ئەمەوە مەکینە بوو یعنی جووتی گاو گوێرۆژ و ئەمانم نەبی بینیوە لە دوایە یعنی وە کەمی بینیومە بەس پێشی ئەمە گاوە لە دوای گاو گوێرەژ و ئەمانە هێسر و ئەمانە ئیشان کردە ئیتر هاتووە لە زمانێمە بۆست ئەم مەکینەت هەر مەکینەی ئیتر دوای مەکینە لە مەکینە ژۆی دەهاتە دەرەوەی هەر دەستەوە و دەست دەرەو کریاوە ئەم دەرەوە لەوە ئەم دەوە دەڕاتەش هاتووە دەڕاتە دواتر هاتووە بەم مەنتیقانە دواتر هاتووە ئیتر بۆتە ئەم دەرەوی دەڕاتەی تاکێت کار ئاسانیە لە چاو قەدیما قەدیم زۆر و ئەم جار وەکو کاراتە نەمینە نەکردی ئەم فەلاعەتە نەوە جاران حتا ئەم هەموو ماشەڵڵا هەمە گەنم و ئەم هەمووە چ ئەکرێت
وهینی ئەم وەسایلانە ئەکرێت ئەو ساوان کابرا کردێت جهاز 5 تەنەکە 10 تەنە گەنمی بۆ کردی ئاوبەری هەر تەنێ گەنمی بۆ کردیاوە و دەست ئەوەشی کردیاوی بە ئیسا کاراتانێ ماشەڵڵا ئێستا ئەتوانێت 100 تەن گەنم بۆ شوێنی. والله ئیشکردنی ئەم دەڕاستێمە ئەوێ لە بیدایە خۆتی بۆ حاضرکەی تەعمیریکەی حاضریکەی نوقسانی نیێڵی تا دەرەو دەستیەکە دەرەو دەستی بێگر ئەو تاگێ زۆر و سێمانیە ورد دوومانیە ورد زۆری ورد لە هەوڵوە زۆر و پێێت بەدیسا ئەو پەڕیمانیە ناوە دەڕاتەکە زۆر هەرو پەڕیمانێکەوە ئیتر مانگەکە گەرەکە شەو ڕۆژ ئیشەکەی مۆر فەلانەوێ یان نە شەو ڕۆژ نایەتی ئیشەکەی. جاران ڕەمەزانەوە هاتنە دەمانەوە خەڵکە حاڵ گێلمانەوە بەیتاوە بۆ نێ ڕەمەزانەوە خەڵ نایێت بیژێ کەم تێ ناتوانێت بێت کەوتێتە ڕەمەزانە هین وایشی تاکیی خاتە دوای ڕەمەزان باکوێتە دوای ڕەمەزان درێنێ ناکەم تا دوای ڕەمەزان ئەم گەنمە گەنمێت ئەو گەنمە گەنمێ قەڵەوی جوانە ئەو گەنمە بەڵێ قەڵەوی نییە گەنمە قەڵەوێت و سون لێ نەدایە و دەغڵ و مەغەڵی نەوێت و خەلاسی نەوێت و ئەو گەنمەیتە دەرەجە یەک بەس تا قەڵەوێ جوانە. خواردنی هندی یەکێکە لە خواردنە بەناوبانگەکان و پڕخواستەکان لە جیهان هەر بۆیە خواردنگە و چێشخانەی تایبەت بە خواردنی هندی لە زۆرێک لە وڵاتانی جیهان هەن. لە شاری هەولێریش لە ساڵی 2011ەوە خواردنگەیەک تایبەت بە خواردنی هندی کراوەتەوە و هەر ساڵیش بەهۆی زۆربوونی خواست لەسەر خواردنی هندی ئەم خواردنگە بەرفراوانتر دەبێت. و بێجگە لەمانەش ئەوانەی سەردانی ئەم خواردنگەیە دەکەن تەنها هیندی نین بەڵکو نەتەوەکانی تریش سەردانی ئەم خواردنگەیە دەکەن و حەزێکی زۆریان بۆ خواردنی هیندی هەیە. Yeah, we will take it. Okay. Finish? من ناوم ئەمیر شەریفە لە ساڵی 2006ەوە هاتووم بۆ کوردستان لە سەرەتا بزنسێکی ترم هەبوو بەڵام لە ساڵی 2011ەوە بیرم لە کردنەوەی خواردنگەیەکی هیندی کردەوە لەگەڵ هاوڕێکانم چونکە پێشتر هیچ ڕێستورانتێکی تایبەت بە خواردنی هیندی نەبووە لەگەڵەوەش هاوڵاتیەکی هیندی زۆر لە کوردستان دەژین بۆیە ئەم خواردنگەیم کردەوە سەرەتا بە خواردنگەیەکی بچوو دەستم پێکرد دواتر گەورم کرد. بێجگە لەو ڕۆژانێ ینی ویسماوڕۆ خواردنەکی جیاواز ینی تاقی بکەینەوە کە هەموو ڕۆژەکێکنەوە خواردن دەخۆین ئەوڕۆ خواردنەکی جیاواز بخۆین لۆی هاتینە مەتعامین جێگێت لە هەولێر لە عینکاوە و خواردنەکانیان ینی لۆ کەسانە باشە کە حەزیان بابرێن عین لە خواردنی تیژە
خواردەکەیان زۆر زۆر خۆشە. I think the food is super delicious. It's with بنەرینا من خواردناوان gelek bi tamaj ber ku biharat û tîjiya wê siruştiye. Li Hindistanê tê anîn. Niha ez xwarineka bi navbanga Hindî dixwim ku tirşiya biryanî li gel şileya mirîşkê ye, ew jî bi biharata siruştî hatiye çêkirin, bi rastî ez gelek dilxweşim. I'm really amazed and happy with the kind of food that they're offering. Basically, in India, we have varieties of menus, varieties of cuisines. We have Indian and South Indian food. لە هندستان ئێمە چەندین جۆر خواردنمان هەیە. لەم ڕێستۆرانتەش خواردنی هندستانی باکوور و باشوور هەیە. ئەو کەسانەی کە سەردانمان دەکەن زیاتر هاوڵاتی هندین. لەگەڵەوەش نەتەوە جیاوازەکانی دیکە دێن بۆ چێشخانەکەمان چونکە حەز دەکەن خواردنەکانمان تاقی بکەنەوە. Dinava bazara Duhokê bazarek nemaze bi cilûberkan heye. Îsalda û tevî nêzîkbûna cejna Remezanê bazar ta radekê germ e lê nemîna salên berê. Ji ber hebûna ezmûnên xwendkaran di heman rojên Remezanê de. Xwediyên dibêjin hebûna ezmûnên xwendkaran di Remezanê de 5 sedê bandora xwe li ser bazara wan kiriye. سیک اف سالش کرما خودی نه سیک قویه بس همجا الحمدلله گلک باشه و تشتمه او مثلا او تشته او ام بخو شخصی بخو فاصلت کین مثلا گلک فی تشتی مثلا نینه ام بخو شخصی فاصلت کین قیاسات تشت بو مهمه اف تشته حوصا مهمه ام شبابی چت کین و یه نورمال جی چت کین هر دو طرفا ام وی تشتی بخو چت کین بار مثلا اف ساله از بابت رئیسی جیت ما گلک امتحانا وكيل دينا اول جالك شكل بهم مهم بامتحانا مثلا اول كان امتحان خلاص بس صبح شويه ما فرخه وندانا موجي شكل سركيه بس همجا اوجيك بشت اوجيك اوري شكل جالك موزنا بس جالك يوم يا رئيسي امتحانات طلبان امتحان خودی روشاسی که افساله مدگودی خرابت بس بچک باشتره بس چه امتحانات و غیرانه و دی سستیای خستاسی که گلک جی بس الحمدلله هر سیک یا باشه بس امتحانات و تاثیر گلک گریل سیکه همین تشته خودی هم سعده گلک یعنی کسی بمراج دکانه من نادر کردن بس چه هر تو پیجب چنده دی بیشتر تا گرانه بس با هر هم دیفون چین هم دلون نایدی بۆ کڕین و دابینکردنی پێداویستیەکانی جژن ڕۆژانە هاوڵاتیەکی زۆر لە دەوروبەری سۆران سەردانی بازاڕی گەورەی ناو سۆران دەکەن بەو پێی کەلوپەل لە بازاڕە گەورەکانی ناوشار نرخێکی گونجاوتر و کوالێتیەکی باشتریان هەیە. خەڵکی مەسەرەن دەوروبەری سۆران بەکو مەسەر مەتەقەی مێرگە سۆر و باڵەکایەتی و برا دۆست و ئەوان هەمووی دێ بۆ سۆران بۆ کڕینی پێداویستی جەژن و ڕەمەزانوانە
لەبەرەوەی زیاتر لە سۆران شوێنی جوملە و ئەوانەیە هەیە ئێستاکە کە ڕێزە دوکاندار هەم جوملە چیوانەیە لە نرخەکان لەوانەیە باشی بە شوێنەکانی تر سەرەتای مانگی ڕەمەزانێکەکە باشە ینی ئەوەیە جم و جۆل هەیە لە تاکو کۆتای دەڕۆژی ڕەمەزان بازارەکە تقریبان ڕائەوەسیتن لە دەڕۆژی ئاخر بە بۆنەی جێژنەوە بازارەکان گەرم و گورتر ئەبیت و هەو ساڵەکەش بە ساڵەکانیت کە بەنسبەت نرخەکان باشترن لە ساڵەکانی تر لە ئێستادا چەرەزات چوکلات چتی جێژنانەیە ئالی عازر ئەو بابەتانەیە. من بۆ خۆم لە شارەدەی مەزیداوی دەڤەری باڵەشیان هاتوون بۆ سۆران چونکە بازاری گەورە کەوتۆتە سۆران لەم دەڤەرە خەڵکی بە زۆری دێتە سۆران هەم لەوانەیە کوالێتی شتەکان نووتر بێت لە بازاری گەورە هەم لەوانەیە لە زۆر شوێنیش هەرزانتر بێت ئەگینا لە ناوچەکانی خۆشمان بازار هەیە بەڵام بەم شێوەیە زەخم و گەورە نیە هەر بۆیەش خەڵکی ڕوو لە بازاری گەورەی سۆران دەکەن بۆ دابینکردنی پێداویستەکانیان هەم بۆ ژەژن و هەم بۆ بۆنەکانی تریش بە تەنهاش خەڵکی لە دەڤەری باڵەشان نایەن بۆ بازاری گەورەی سۆران بەڵکو لە باڵەکایەتی دێن لە ڕەواندز دێن لە مێرگە سۆر و لە برادۆز دێن لە هەموو شوێنەکانی تر خەڵک ڕوو لە بازاری گەورەی سۆران دەکەن هەر بۆیەش ئێمە بە پێویستی دەزانین لە بۆنەکان بین بۆ ئێرە بۆ دابینکردنی کەلوپەر و پێداویستەکانمان. طبعا لە مانگی ڕەمەزاندا جەنجاڵێکی زۆر دروست بووە لەسەر شاری سووران بە حکمی ئەوەی قەزای سووران سێ قەزای تر لە سەربەک و قەزای چوومان ڕەواندز مێرگە سوور خەڵکێکی زۆر لە دەرەوەی سووران پەنا دێنیت بوونەوە شاری سووران بۆ کردنی شتومەک و جلوبەرگ و پێدەویستیەکانی جەژن سەبەبی ئەوەش بووە ئەوی دروستبوونی جەنجاڵێکی زۆر و قەرەباڵغێکی دروست باس کارمەندانمان بەردەوامن لە هەرکی خوان یەکریا سێ شەفت بوو کارمەندانمان داوا لەو هاو نیشتیمانیا دەکەن کە دێنە ناو شاری سووران بەهێمنی بێن پەلە نەکەن خێرایی بەکار نەینن حەسە پێمە و یاساکانی هاتوچوو ڕەفتار بکەن خێرایی بەکار نەینن چونکە لەم ڕۆژانەدا قەرەباڵغێکی زۆر دروست بووە ئەگەر هاتو خێرایی زیاد بکەن تووشی ڕووداوی نەخوازراو دەبن. لە مانگی ڕەمەزاندا موسڵمانانی هەموو جیهان سەرقاڵی جێبەجێکردنی فەریزەکانی ئاینی ئیسلامن و زۆربەی کاتەکانی خۆیان بۆ خواپەرستی و نوێژ تەرخان دەکەن بەڵام لە وڵاتی ئەفغانستان کۆمەڵی کەس دەچنە خەڵوەتێکی تەواوەتیەوە و لە مزگەوتەکان دەمێننەوە و خواپەرستی دەکەن وارووا مزگەوتەکە کراوە بە ژوور ژوور و هەر یەکە و لە ژوورێکی تایبەت تەنها لە خەڵوەتایە. نزیکبوونەوەی ڕۆح لە خودا یەکێکە لە تایبەتمەندێتیەکانی مانگی ڕەمەزان لە کابولی پایتەختی ئەفغانستان بەشێک لە موسڵمانان دەچنە خەڵوەتەوە بە تایبەتی لە دەڕۆژی کۆتایی مانگەکە. ئاغاکم کەیفە خوان خواپەرستی مرۆڤێکی پێگەیشتومان لێ دروست دەکات کە خودا خۆشی دەوێت و بەو پێش خەڵکی چواردەورت خۆشتیان دەوێت خواپەرستیش لە مانگی ڕەمەزان تا پیرۆسترە. خەڵوەتگرتن لە وڵاتە هەر لە ناو مزگەوتەکاندایە و ژووری خەڵوەتکاران بە پەردەیەکی قوماش لە یەکتری جودا کراونەتەوە بە درێژایی ڕۆژ و شەو لەگەڵ ڕۆژ و گرتن قورئان دەخوێننەوە و هەوڵی زیاتر نزیک بوونەوە لە خودا دەدەن. ئێمە تەنها داوای لێبوردن لە خودای گەورە دەکەین و دەمانەوێت بەزەی پێماندا بێتەوە تا ئەو کێشە و گرفتانەی جیهان پیادا تێپەڕ دەبن چارەسەر بن. ئێمە سوپاسی خوددا دەکەین لەم خەڵوەتە ڕەزامەندی خودامان دەوێت. و تقوا منبعش اساسش ماه مبارک رمضان. بازارەکانیش لەم شارە سەرەڕای بەرزی پلەی گەرمی کەش و هەوا جمەیان دێت بەڵام خەڵوەتکاران هەر لە مزگەوتەکانیانن. خورما لە کابول و لە مانگی ڕەمەزاندا بە تایبەتی داواکاریەکی زۆری لەسرە چونکە خەڵکی ئەفغانستان وەک زۆربەی وڵاتانی تری ئیسلامی بەم میوەیە ڕۆژۆکانیان دەشکێنن. بابەتەکانی ئەمڕۆژمان پێشکەش کرد بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لای خواتان لەگەڵ.